لە بەرنامەی ئەمڕۆی کۆرکۆنێکشندا تیشک دەخەینە سەر هەواڵەکانی کوشتنی ڕێبەری ئەلقاعیدە و گەشتەکەی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا بۆ ئاسیا و هەروەها باس لە پرۆژە یاسایەکی دیموکراتەکانی سیناتی ئەمریکا دەکەین کە ڕایان گەیاندووە. سەبارەت بە ناوچەکەش دوایین پێشاتەکانی عێراق و خۆپیشاندانەکانی ئەو وڵاتە دەخەینە ڕوو. هەرد بەرنامە ئیرۆدا ئەمێ دیگەل خانمەکە ڕزگار بووە داعشێ باخەڤن کوێ کتێبێک لەسەر ڕۆژین کۆلاتیا دەستێ وێ کۆمەڵا تیرۆریستدا نویساندیە و هەروەسا دیگەل پرۆفسۆرێکی دەروون ناس لەسەر چارەسەریە قوربانیین دی. سەرۆک جۆ بایدن ڕۆژی دووشەمە هیوای دەربڕی کە کوشتنی ئەیمەن زەواهری ڕێبەری ئەلقاعیدە هەنگاوێکی دیکە بێ بۆ دڵخۆشکردن و ئارامکردنەوەی خێزانی قوربانیانی هێرشەکەی 11 سپتامبر. سەرۆکی ئەمریکا لە لێدوانەکەیدا کوشتنی زەواهری پشتڕاست کردەوە و گوتی ڕێبەری ئەلقاعیدە لە هێرشێکی فڕۆکەی بێفڕۆکەوانی ئەمریکا لە ئەفغانستان لە کۆتایی هەفتەدا کوژراوە. زەواهری دوای مردنی ئۆسامە بن لادن ببوو بە ڕێبەری ئەلقاعیدە. بایدن لە وتارەکەیدا لە کۆشکی سپیەوە گوتی ئەو هەرگیز جارێکی دیگە ڕێگە نادا ئەفغانستان ببێتە پەناگەیەکی پارێزراو بۆ تێرۆریستان و دووپاتی کردەوە ئەمریکا هەموو ڕێوشوێنێکی پێویست دەگرێتە بەر بۆ پاراستنی سڵامەتی ئەمریکایەکان لە ناو ئەمریکا و لە سەرانسەری جیهاندا و گوتیشی گرنگ نییە چەندە دەخایەنێت و لەکوێ خۆت حەشار دەدەی. ئەگەر ببیتە هەڕەشە بۆ سەر ئەمریکیەکان ئەوە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا دەدۆزێتەوە و بە سزای خۆتت دەگەیەنێت. وەزیری دەرڤایی ئەمریکا ئەنتۆنی بلینکن دەبێژە تالیبان پێشیلیا ڕێکەتنە دۆحە کرد بە حەواندنە مەزنە ڕێبەری ئەلقاعیدە ئەیمەن ئەلزەواهری دە ئەفغانستانێدا. کوشتنە ئەلزەواهری دەربەهەری مەزن بوو لە ئەلقاعیدە وەرەوەشاندن پشتی کوشتنە ڕێبەری وێ ڕێخستی ئوسامە بن لادن لە ساڵە 2011 دە داخویانیەکەدا وەزیری دەرڤەیە ئەمریکی گوت لە دەمێک و تالیبان نکارن پێگرتیا سۆزین خوبن ئەمێ بەردەوام بن لەسەر پشتەوانیە گەلێ ئەفغانستانê bi alîkariyên mirovانî û parastina mafên mirovan li vî welatî nemaze yên jin û keçan. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن ڕۆژی دووشەمە گوتی هێرشێکی موشەکی ئەمریکا لە کۆتایی هەفتەدا بووەتە هۆی کوژرانی ئەیمەن زەواهری سەرۆکی ڕێکخراوی ئەلقاعیدە. پێکەوە بینەری راپۆرتێکی دەنگی ئەمریکا دەبین لەمبارەیەوە. ئەلزەواهری داواکراوترین کەسی سەر ئەم هەسارەیە بوو وەک سەرۆکی ڕێکخراوی ئەلقاعیدە ئەو گروپە تێرۆریستیە ئیسلامیە ترسناکەی کە لە سەراسەری جیهاندا ڕێکخراوەکانی دروست کرد دوای هێرشە سەر سوڕێنەرەکانی سەر خاچی ئەمریکا لە 11 سەپتەمبەری 2001دا. سەرۆک جۆ بایدن دەڵێت ئێستا ئەو هیچی تر هەڕەشە نییە. دادپەروەری داسەپێنرا و ئەو سەرکردە تیرۆریستیە هیچی تر بوونی نەماوە. خەڵکی سەرانسەری جیهان چیتر پێویست ناکات لەو بکوژە بەدکار و سەرسەختە بترسن. ئەمریکا بەردەوامە لە نیشاندانی پابەندبوون و توانامان بۆ بەرگریکردن لە خەڵکی ئەمریکا لە دژی ئەوانەی کە دەیانەوێت زیانمان پێ بگێنن. ئەم شەو جارێکی دیکە ڕوونی دەکەینەوە کە گرنگ نییە چەند کات دەخایەنێت و لەکوێ خۆت بشاریتەوە. ئەگەر هەڕەشە بیت بۆ سەرگەلەکەمان ئەمریکا دەدۆزێتەوە و لە ناوت دەبات. بەرەبانی ڕۆژ یەکشەممە پەلامارێکی مۆشەچی ئەمریکا کە ئەلزەواهری کوشتبوو لە کابول تووڕێی حکوومەتی تالیبانی وڵاتەکەی ڕاکێشا کە کەمتر لە ساڵێک لەمەوەبەر پاش کشانەوەی هێزەکانی ئەمریکا و ناتۆ دوای دوودەیە لە ئەفغانستان دەستی بەسەرداگرت. گەورە بەرپرسانی کۆشیسپی گوتیان ئۆپەراسیۆنەکە خانوویەکی لە کابول کردە ئامانج و بە فڕۆکەیەکی بێفڕۆکەوان ئەنجام درا. هیچ سەربازێکی ئەمریکی لەوێ نەبوو. بەرپرسانی بەڕێوەبەرایەتیش گوتیان بە متمانەیەکی زۆرەوە گەشتونەتە ئەو ئەنجامەی کە تەنیا ئەلزەواهری کوژراوە و ئاگادارن لەوەی کە ئەندامانی باڵای تۆڕی حەقانی تالیبان دایانزانی کە ئەو لە ئەفغانستان بووە. کاربەستان گوتیان کە پێش پەلامارەکە تالیبانیان ئاگادار نەکردەوە. وتەبێژی گروپەکە ئەمەی مەحکوم کرد و گوتی پێشەلکارێکی زەقی بنەمانێ و دەوڵەتیەکان و ڕێکەوتنامەکەی دۆحەیە کە لە ساڵی 2020دا سەرکردەکانی تالیبان لەگەڵ سەرکردەکانی ئەمریکا و ڕۆژئاوا لە قەتەر لەسەر کشانەوەی هێزەکانی ئەمریکا و هەپەیمانان لە ساڵی دواترێدا ئەنجام درا. وتەبێژی تالیبان زەبیحوڵڵا مجاهید پەلامارەکەی مەحکوم کرد و گوتی میرنشینی ئیسلامی ئەفغانستان بە توندی ئیدانەی ئەو هێرشە دەکات بار پاساوێک بێت.
ئەمریکا دوای ماوەیەکی کەم لە هێرشەکانی 11 سەپتەمبەر ئەفغانستانی داگیر کرد و ئوسامە بن لادن سەرۆکی ئەلقاعدەش بوو بە ئامانجی سەرەکی هێزەکانی ئەمریکا لە ساڵی 2011 لە پاکستان کوشتیان. ئەلزەواهری پزیشکی نەشتەرگەری لەدایکبووی مسر کە سەردەمێک دکتۆری بن لادن بوو لە ساڵی 2011 بووە ڕێبەری ئەلقاعیدا. بایدن گوتی کوشتنەکە دەشێت ببێتە قۆناغەکی نوێ. ئێستا ئەمیری ئەلقاعیدەمان لەناو بردووە، هەرگیز جارێکی تر ڕێگە نادەین ئەفغانستان ببێتە پەناگەیەکی پارێزراوی تیرۆریستی، چونکە ئەو ڕۆیشتووە و ئێمە ئەوە دڵنیا دەکەینەوە کە هیچ شتێکی تر ڕوو نادات. ئێوە دەزانن ئەوێ ناتوانێت ببێتە بنکەیەکی پەلامەردان دژی ئەمریکا، ئێمە هەوڵ دەدەین ئەوە ڕوو نەدات. هاوکات لەم ساڵانی دوایەدا ئەلقاعیدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و خۆرئاوا و ڕۆژهەڵاتی ئەفریقا و باشووری ئاسیا بەردەوام لە فراوانبووندایە. بۆ ئەنیتە پاوڵ، حەیدەرکەریم، دەنگی ئەمریکا. لە سەرانسەری جیهانێ دەنگڤدانا کوشتنا ڕێبەری ئەلقاعیدە ئەیمن زەواهری دە ئێرشەکە فڕۆکن بێفڕۆکەڤانە ئەمریکیدا هەر ئەو دەنگ بلند بووە. وەزارەتە دەرڤایە عەرەبستانە سعودی دەبێژە زەواهری یەک بوو ژێ ڕێبەرین خراپترین کۆمەڵا تیرۆریستیک و پلانین ئێریشا نەبتنێ لە دژی ئەمریکا بەلکو لە دژی میرگەهین سعودی ژی دانی بوون و ئەنجام ددان. سەرۆکوەزیرێ کەنەدا جاستن ترودۆ دەبێژە کوشتنا ئەلزەواهری پێنگاڤک بوو بەرەف جیهانێک ئارامتر. کەنەدا دێکاری بکە دەگەل هەفبەندین خوێن نفنەتەوەی ژ بوو نەهشتنا گەفین تیرۆریستان و بەرەف پێشخستنا ئاشتی و ئارامیێژی و دابینکردنا سەلامەتیە خەڵکی کەنەدا و یێ وڵاتین سەرانسەری جیهانیژی. دێ پەیامێکی توێتەرەدا سەرۆکێ بەرێ یێ ئەمریکا باراک ئۆباما نویساندیا و پەیامێ vê şevê nîşaneka ku dê rehên tîrorê werin birîn bê ku em beşdarî şerî bin di Efxanistanê de. Wî got ez hîvî dikim ev pêngavek piçûk be beref aştiya malbatên qurbaniyên 11 Septemberê û her kesekî dî ji derdê vê komala Elqaîde dinale. بۆ زانیاری زۆرتر لەسەر کوشتنەکەی زەواهری هاوکارم بەڵێن ساڵحمان لەگەڵە بە شێوەی ڕاستەوخۆ. بەڵێن کوژرانی ئەیمن زەواهری ڕابەری ئەلقاعیدە چی مانایەکی هەیە بۆ ئەمریکا و هەروەهاش بۆ ئەو ڕێکخراوە تێرۆریستیە و هەروەها بۆ ڕێکخراوە تێرۆریستیەکانی تریش؟ بۆ ئەمریکا ئەلبەتە نیشاندانی سووربوونی ئەم وڵاتەیە لەسەر بەرەنگاربوونەوەی دیاردەی تێرۆریزم و هەروەها بە سزاگەیاندنی هەموو ئەو تێرۆریستانەی کە دەستیان هەبووە لە تاواندا و بە تایبەتی لە کوشتنی خەڵکی سڤیلدا. وەکو سەرۆکی ئەمریکا لە وتارەکەیشیدا ئاماژەی پێکرد تێرۆریستان لە هەر کوێیەک بن و بۆ ماوەی چەندێکیش خۆیان حەشاردا بێ بەڵام لە کۆتاییدا سزای دادوەرانەی خۆیان بەسەردا دەسەپێنرێ. بۆ تێرۆریستانی ژیانی و بەڕێکخراوی تێرۆریستی ئەلقاعیدەشەوە تەنها یەک مانای هەیە، ئەویش ئەوەیە کە هەمیشە بەرپرسیارن لە بەردەم ئەو کارە تێرۆریستیانی کە لە جیهاندا دەیکەن و بە تایبەتیش ئەو کارە تێرۆریستیانەی کە لە ئەمریکادا کردویانن هەروەکو پێشتری ژامەژەمان پێکرد، یعنی جا ئەم تێرۆریستانە لە هەر شوێنێکی دنیا بن ئەوە دادوەریان بەسەردا دەسەپێنرێ. بەڵێن ئەمەوێ بزانم کە کوژرانی زەواهری چی جۆرە کاریگەریەکی دەبێت بەسەر ڕێکەوتنی دۆحەوە لە نێوان ئەمریکا و تاڵیبانەکانی ئەفغانستان؟ هەر لە ئێستەوە مشتومڕ لەسەر ئەم بابەتە دروست بووە بە تایبەتی کاتێک کە وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئاماژەی بەوە کرد بوونی ئەیمن زەواهری لە کابوڵ یا لە ئەفغانستاندا خۆی لە خۆیدا پێشێلکاری ڕێکەوتنی دۆحەیە لە کاتێکا کە تالیبان لە ئەفغانستانەوە ئاماژە بەوە دەکا ئەمریکا یاسای نێونەتەوەی پێشێل کردووە بەو کارە لەشکریەی. خاڵێکی گرنگ لێرەدا ئەوەیە بیرمان نەچێ، ینی لە ڕێکەوتنی دۆحەدا یەکێ لە بەندەکانی ئەوەیە کە نابێ ئەفغانستان جارێکی تر ببێتەوە بە پێگەیەک یاخوب ببێتەوە بە شوێنێک بۆ داڵدەدانی ڕێکخراوە تێرۆریستیەکان و ببێتە شوێنێک بۆ دروستکردنی هەڕەشە و مەترسی
لەسەر ئاسایشی هەم ئەمریکا و هەم هاوپەیمانەکانی ئەمریکاش لە ناوچەکەدا. بەڵێ بەڵێن وەک خۆش داماژەت پێکرد پێم وابێ هۆکاری سەرەکی ئەو ڕێکەوتنە هەر ئەوەش بوو کە چی دیکە ئەفغانستان نەبێتە جێگای داڵدەدانی با بڵێن سەرانی ئەلقاعیدا. بەڵێ هەروەکو سەرۆک بایدنیش ئاماژەی پێکرد لە وتارەکەیدا کە هەرگیز ڕێگە نادرێت جارێکی تر ئەفغانستان بکرێتەوە بە پێگەیەک بۆ تێرۆریستان و لەوێەوە هەڕەشە و مەترسی بنرێتەوە بۆ وڵاتانی ناوچەکە و بۆ ئەمریکا. بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارم بەڵێن ساڵح کە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵمان بوو. نانسی پلۆسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا ڕۆژی سێشەمە گەیشتە ماڵیزیا بە پێی سەرچاوەکانی ئاگادار لەم بابەتە پێدەچێت پێلۆسی کۆتایی ڕۆژی سێشەمە بگاتە تایپە و ئەمریکاش ڕایگەیاندووە کە هەڕەشەکانی چین لەو بارەیەوە لە بەرچاو ناگرێت و نایشترسێ. پەکین تایوان بە بەشێک لە خاکی خۆی دەزانێت و هەرگیز دەستبەرداری بەکارهێنانی هێز نەبووە بۆ خستنە ژێر کۆنتڕۆڵی ئەو دورگەیە. تایوان ئیدعای سەروەری چین ڕەت دەکاتەوە و دەڵێت تەنها گەلەکەی دەتوانێت بڕیار لەسەر داهاتووی ئەو دورگەیە بدات. وەزیری دەرەوەی ئەمریکا ئەنتۆنی بلینکن دەبێژە ئەو هیوی دکاک و چین بە شێوەیەکی بەرپرسیارانە کریاران بکە ئەگەر سەرۆکە جواتە نوێنەرین ئەمریکی خانم نانسی پەلۆسی بڕیاردا سەردانە تایوانی بکە دەگەڕا سەردانە خۆیان ئاسیادا. وەزیر بلینکن گوتجی ئەگەر خانم پلۆسی بڕیاردا سەردانە تایوانی بکە و چین پرسگرێک یان ژیگرژی دروستکردن ئەو دێ لەسەر بیژینگ ڕاوەسێتن. چین هوشداری یا دەرئەنجامین خراپ دایە ئەگەر سەرۆکە جواتە نوێنەران سەردانە تایوانی بکە کوچین وێنا وێیان وێگراوێ بە عەردێخوا ناز دکە لێ کوش کاسپی دیبێژە چ سەدەم نینن چین هەند بە دڵگرانی بەرێخوا بدە vê سەردانی. کوشکاسپی دیسان دەبێژە چ گوهرتنجی دەڕێبازین ئەمریکایان دەرڤەدا نابن. کۆشکی سپی دەڵێ سەرۆک جۆ بایدن دوای ئەوەی بۆ جاری دووهەم ئەنجامی تاقیکردنەوەی کۆڤیدەکەی ئەرینی دەرچوو بوو لە ئیستادات لە تەندروستێکی باشدایە و هەست بە باشی دەکا. کارین جان پیرس سکرتێری ڕۆژنامەوانی لە لێدوانێکدا ڕایگەیان بایدن تەنیا هەندێک نیشانەی کەمی کۆڤیدی تێدا ماوە و کۆکەشی نییە. توشبوونەوەی بایدن گەشتێکی پلان بۆ داڕێژراوی یەکشەمەی بۆ ماڵەکەی لە وێلمنگتۆن تێکدا و هەروەها گەشتێکی سێشەمەشی بۆ میشیگان هەڵوەشاندەوە. ژان پێر گوتی سەرۆک ڕێنمایەکانی سنتەری کۆنتڕۆڵکردن و خۆپاراستن لە نەخۆشیەکان پەیرەو دەکات و تا ڕۆژی پێنجشەممە لە کەرەنتینەدا دەبێت. و دووشەمبێ بە سادان کەس یان خەڵکی سان فرانسیسکۆ دە ڕێزا وەرگرتنا ڤاکسینە ئێش یانژی سۆرکن مەیمونان مانکی پاکسدا ڕاوستیا بوون. ڕایەدارن تەندروستیا باژار ناوەندێکی ڤاکسینە ڤەکریە ji بۆ وان کەسین ku xetera vegertina nexweşiyê li ser wan heye ji bo karmendên nexweşxana û mêrên hevcins xwaz. Fermandarê Kalîforniya rewşa awarta ragihand ji ber bilindbûna jimara vegirên nexweşiyê li wîlayeta wî. Heta 300 nexweş li San Francisco hatin tomarkirin û li tevaya wîlayeta Kalîforniya jî 800 nexweş. Li seranserî Amerîka jî 4600 kes bi vê nexweşiyê ketine li gora ڕێڤەبەریا ساغلەمیا باژارێ سان فرانسیسکۆ. دیموکراتەکانی سینات هەفتەی ڕابردوو وردەکاریەکانی پرۆژە یاسایەکیان سەبارەت بە گۆڕانی کەشوهەوا و چاودێری تەندروستی و هەڵاوسان و باج ئاشکرا کرد. ئەم ڕاگەیاندنە دوای چەند مانگێک لە دانوستان و ڕێنەکەوتنی لایەنە ناوخۆیەکان هاتووەتە ئاراوە و وەک ئەم راپۆرتەی دەنگی ئەمریکاش دەڵێ پێدەچێ ڕوبەڕووی دژایەتی توندی کۆماریەکان لە سینات ببێتەوە. زانایانی کەش و هەوا بۆ ساڵانێکە هەوڵ لەگەڵ سەرکردەکانی جیهان دەدەن بۆ ئەوەی کارێک سەبارەت بە کاریگەریە بەرفراوانەکانی گۆڕانی کەش و هەوا بکەن. بەڵێنی بۆ هەنگاونانەوە بابەتێکی هەرە گرنگ لە هەڵمەتی هەڵبژاردننی جۆ بایدنی سەرۆکی ئەمریکا بوو. ئەندامانی پارتەکەی سەرۆکۆمار لە کۆتای هەفتەی ڕابردوویەکیان گرت و یاسای کەمکردنەوەی هەڵاوسانی ساڵی 2022 ڕاگەیان کە لە نێو بڕگەکانی دیکەدا گەورەترین مەسەلەی بەرچاوی کەش و هەوا لە مێژووی وڵاتەکەدا لە خۆ دەگرێت. پرۆژە یاساکە نرخی چاودێری تەندروستی بۆ ملیۆنەها ئەمریکی کەم دەکاتەوە و دەبێتە گرنگترین سەرمایە نەک زیادەڕۆیی. گرنگترین سەرمایە کە تا ئێستاکە لە ئاسایشی و زەماندا دابینمان کردبێت و لە خەرجەکاندا پاشەکەوتمان دەبێت و ئەو کارانە دەخڵقێنین کە ڕێگای چارەسەری بۆ وزەی خاوێنی داهاتوو دەبێت. ڕاگەندراوەکە دوای چەند مانگ ناکۆچی گشتی لە نێوان ڕێبەری زۆری نەیسنێت چاک شومێر و جۆمانسنی دموکرات سنەتۆری ڤێرجینیای ڕۆژاوا دێت.
کە چ شتێک دەبێت یان نابێت لە نێو بەرنووسە یاساکەدا بێت بەڵام حوتوی ڕابردوو دەرکەوت کە هەموو شتێک گۆڕاوە. ئەمە یاسای کەمکردنەوەی هەڵاوسانە ئێمە پاشەکەوت دەکەین و پارە خەرج ناکەین. پرۆژه یاسایەکی جێگای هیوا بەڕادەی 3 تریلیۆن و 500 میلیارد دۆلار دیاری کردووە کە هەرگیز نەمتوانی بە هیچ شێوەیەک لەسەری ڕێک بکەوم بەڵام هەوڵمدا نەمتوانی پێی بگەم و ئێمە 3 تریلیۆن و 500 میلیاردمان خەرج بۆ 400 میلیارد دۆلار کەم کردوتەوە بەبێ ئەوەی هیچ باجێک بەرز بکەینەوە. ئەو پرۆژه یاسایی کە ئێستا بەر لە دەنگدان لە سێنێت ڕوبەڕووی کۆسپێکی پرۆسەی بۆتەوە هەروەها تێچووی وزە و سربەخۆی دەخاتە ڕوو بەڵام کۆمارەکان گومانیان سەبارەت بە پلانی شۆمەرمانچن هەیە کە زۆربەی بەنهێنی گفتوگەیان لەسەر کردووە. زۆربەی ئەو شتێک کە جۆ منچن دەیڵێت ڕاست نییە. بۆ نمونە ئەوان باز بەرز دەکەنەوە بە پێی لیژنەی هاوبەشی دیاریکردنی باجەکان لە ساڵی یەکەمدا نزیکی 7 میلیارد دۆلار لەسەر ئەو کەسانە بەرز دەکرێنەوە کە داهاتیان لە 200,000 دۆلار کەمترە و وەڕادەی باجەکان لەسەر کەسەکان هەروەها بە پێی زەمان لەسەر چینی مامناوەند و کەم داهات زیاد دەکات. ئەوان باز لەسەر ئەو خەڵکە زیاد دەکەن کە ساڵانە داهاتیان کەمترە لە 10,000 دۆلار. دموکراتەکان ئەوەی داعای ڕەت دەکەنەوە و دەڵێن پرۆژه یاساکە باجی نوێ ناخاتە سەر ئەو خێزانانەی کە داهاتی ساڵانیان کەمتر لە 400,000 دۆلارە لە هەمان کاتدا تێچووی دەرمان کەم دەکاتەوە و یاسای پارێزگاری تەندروستی بەهێز دەکات کە لە کاتی سەرۆکایەتی ئۆباما دەپەسەند کرا. پرۆگرامەکانی وزات تێکەڵاوێک لە وزەی پاک و سوتەمەنی ژێر زەوی. ئەمە سەرنجام بەرژەوەندێکی زۆری بۆ سێناتۆر مانچینە کە نوێنەراتی ویلایەتێک دەکات کە خەڵوزی بەردی زۆری هەیە. یاسای کەمکردنەوەی هەڵاوسانی ساڵی 2022 لە دەنگدانی ئەم هەفتەیەدا پێویستی بە پێشگیری تەواوی دموکراتەکان دەبێت. لە دەمێکدا کۆمارەکان بۆ بەرهەڵستی بەرنووسەکە یەکدەنگ نین. سەلاحی پیرۆتی بۆ ئارەش عەرەبە سەدی لە دەنگی ئەمریکا. پۆلیسی باژارێ واشنگتن پایتەختی ئەمریکا دەبێژە زەلامەک هات کوشتن و پێنجیندی ژی بریندار بوون دە تەقەکردنەکەیدا شەویدی دووشەمبێ ڕێڤەبەری پۆلیسین باژار دەبێژە 6 کەس ببوون ئارمانجا تەقەکردنی یەک جوانە مر ئەو هەموو زەلامن. وی گوت جی ئەمە پێتیڤی بە ڕاگەهاندنە ڕەوشە ئاوارتە و هایدارکردنا گشتی نینە. ڕێڤەبەری پۆلیسان دەبێژە سەدەمێ وێ تەقەکردنی نەدیارە و پۆلیس نزانەکە ئەگەر ئێریژوان و زەلامên ku teqa li wan hatî kirin hev nas dikin yan ne. Birîndar li nexweşxanan tên dermankirin. Dengê Emrîka Cavkaniyeka pêbaweriyan û çaw agahiyan. برaya malper û platformên mîdya civakiya dengê Emrîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. هەزاران کەس ڕۆژی دووشەمە لە بەغداد لە ناو پارلەماندا کۆبوونەوە و لە دژی لایەنەکانی سەر بە ئێران دەستیاندا یەمانگرتن بەڵام دوای ماوەیە کشانەوە هێشتا ڕوون نییە کە ئایا پاشەکشەی لایەنگرانی چوارچێوەی هەماهەنگی کە لە ئێرانەوە نزیکن بە مانای نەمانی گرژیەکانی نێوان لایەنگرانی سەدر و گروپەکانی سەر بە ئێرانە یان ڕۆژی شەمە هەزاران کەس هەڵیان کوتایە سەر پارلەمان و دوای چاکسازی و داوای چاکسازی و دانەکردنی ئەو هاوپەیمانێتیان کرد کە ئێران پشتگیری دەکات. دووبەرەکی و ناڕەزایەتی نێوان لایەنە شیعەکان بووەتە هۆی پەرەسەندنی گرژیەکان و عێراقی بە شێوەیەکی قوڵ خستوەتە ناو قەیرانەوە. بۆ ئاگەهیان داوی بمەڕا بریز خدر منتێک ئەندامی پەرلەمانی عێراقی لەسەر لێستا پارتی دیموکراتی کوردستان لە هەوری ڕاستەخوان. کا خدرم کاتت باش پێش ئەوەی پرسیارەکان بکەن و باسی هەڵویستی ئێوە بکەین حەزم دەکرد بزانم پێشهاتی ئەمڕۆ چی بوون لە پەرلەمان و لە هەرێمی سەوزی بەغا. زۆر سپاسدانەکەم. بە حقیقەت ئەو وەزعی کە ئێستا لە بەغدا ڕوودەدا لە بەرچاوی هەومان دیار لە بەرچاوی هەومان ڕوونا ئێمە بە نیگەرانیەوە بە نیگەرانێکی زۆرەوە دەڕوانینە ئەو دۆخی کە ئێستا هەیە و تەمەنا دەکەین کە زیاتر سەر نەچێشیتن بەرەو توندوتیژی نەڕاتن و هیوادارین لە هەمان کاتدا لایەنەکان بگەنە چارەسەرێک بگەنە دانیشتنێک بۆەوەی ئەو کێشە و گرفتانەی کە ئێستا هەیە لەسەر مێزی گفتوگۆ جارێکی دیکە دابنچن
چونکە ئێمە دڵنیاین هیچ کێشێک هیچ گرفتێک بەبێت چارەسەرکردن تێناپەڕێ ئەگەر نیەتی دانیشتن و نیەتی سازان هەبێتن و لە هەما کاتژدا ئومێدەوارین کە بتوانن هەموو لەدان بە خۆدا بگرن. ئەمە هیوا ئۆمیدن دەمویستی هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستان بزانی لەسەر ئەم پێشهاتانەی کە لە عێراقا ڕوەدن و بە تایبەت خۆپیشاندنەکان لە ناو پەرلەمانی عێراقدا. بەخۆی پێش هەموو شتێک ئەگەر ئەفۆمکەی ئەمە لە هەمان کاتدا کەنی بەنی گەرانیەوە دەڕوانە ئەو دۆخە لە هەمان کاتیشدا لەگەر خواستی میلەتین ئەوانەی کە ئەو خەڵکە ئێستا کە تێدا باشی دەکەن و جێ لە داخوازیەکانیان دەگرین بەشێکی زۆریان داواکاری خزمەتگوزاری دەکەن بەشێکی زۆریان داوا دەکەن کە حکوومەت دروست بکرێ حکوومەت بسازێ حکوومەت ڕێک بکەوێت بۆی بە فریای خزمەتگوزاری بکەوێتن بۆی بە فریای ئەوە بکەوێت کە عێراق جارێکی دیکە بنیاد بنێتەوە عێراقێک بنیاد بنێتەوە بۆ هەموو لایەنەکانبی بۆ هەموو پێکاتەکانبی بەبێ جیاوازی ئەمە بۆ خۆمان وەکو پارتی دیموکراتی کوردستان و وەکی خۆمان هیچ کاتێک لەگەر ناخۆشی نەبووین لەگەر کێشە نەبووین لەگەر ئاژاوە نەبووین هەروەکو بەڕێزشتان ڕەنگە لێتان ڕووبیتن کە لەسەر داواکاری سەرۆکی هەرێمی کوردستان بەڕێز کاک نێچیران بارزانی کە داواکاری ئەوەی کرد کە بێن ئێمە لە هەولێر لە خزمەتدا دەبین پێشوازی دەکەین بۆ ئەوەی جارێکی دیکە وەکو هەمیشە بتوانین وا بکەین ببینە هۆکاری ئەوەی کە جارێکی دیکە ناوماڵی عێراق جارێکی گەو کۆ بکەینەوە لەسەر مێزی گفتوگۆ ئەنجامدا بگەنە نەتیجەیەک بگەنە چارەسەرێک کە حکوومەت تشکیل بکرێ حکوومەتێک وەکو باسم کرد و تاکید دەکەمەوە بۆ هەموو عێراقیەکانبی بۆ هەموو پێکاتەکانبی بۆ هەموو لایەنەکانبی بەبێ جیاوازی ئەو خەڵکە ملەتی عێراق گەرانی عێراق پێویستیان بە خزمەتگوزاری زیاترە پێویستیان بە مراعاتە پێویستیان بە حکوومەتێکە کە لەو ناخۆشیانەی کە ئێستا دێتە پێش و لە ڕابردووشە بووە پێویستیان بەوەیە کە فعلەن بە حکوومەتێک بێتن حکوومەتێکی خزمەتگوزار بێتن. باڵی کاخدر بەڵام خۆپیشاندان کە چوونە ناو پەرلەمان و ئەو ناوچەی هەموویان گرت مەبەستیان ئەوە بوو کە ڕێگری لە دامەزراندنی حکوومەتی داهاتوو بکەن کە وەکو بڵین بە تایبەتیش حکوومەتی جیاوازی لە ناو ماڵی شیعەدا هەیە بەڵام ئەمڕۆ دەنگ و باسە بوون کە بۆ نمونە هەندێک خەڵک هەندێک لایەن بە تایبەتیش ئەوانەی کە لەگەڵ ئیتار بوون لە خۆپیشاندنەکانە خۆیان کشاندووە ئەمە نیشانەیەکی ئەوەیە کە ئارامی لە بەغا جارێکەدی بگەڕێتەوە و هەوڵ بۆ دامەزراندنی حکوومەت دەست پێ بکەن؟ ئارایەکان زۆرن هەروەکو لە بە تەغریدەکان دیارە کە سەرۆکی حکوومەت بەڕێز مستەفا کازمی لە داواکاریەکەی لە تەغریدەکەی بەڕێز هادی عامری کە هەمویان ئیدعای ئەوە دەکەن هەموو داواکاری ئەوە دەکەن کە جارێکی دیکە لایەنە ناکۆکەکان بتوانن بسازێن بتوانن لەسەر مێزی گفتوگۆ دابنیشن بگەنە چارەسەرێک بۆ حکوومەت تشکیل بکەن دیارە نیەتەکان وەکو دەیبینین لەگەر تونند و تیژینینە نیەتەکان لەگەر ئەوە نینە کە ئەو خۆپیشاندانەی کە ئێستا تا ئێستا ئەمە دەیبینین خۆپیشاندانێکی سلمیە تا ئەو لەحزەیە وەکو باسم کرد ئومێد دەکەین کە زیاتر هەم درێژە نەچێشی و هەم بەرەو تونند و تیژی و ناخۆشی نەڕواتن هەموو بیرروڕایەکان ئاراەکان لەسەر ئەوەنە کە دابنیشن بۆ ئەوەی ئەو نقطە ناکۆچانەی ئەو خاڵە ناکۆچانێک کە لە نێوانیاندا هەیە بتوانن چارەسەری بکەن کە ئێمەش لە تەرەف خۆمان وەکو پارتی دیموکراتی کوردستان هەر لەگەر چاکسازی و لەگەر چارەسەری ئاشتیانەی ئەی دانوستان لەسەر پۆستی سەرۆک کۆمار لە نێوان پارتی وێچێتیدا گەشت بە چندری هەر ڕاوەستاون دوای ئەوەی خۆپیشاندان لە بەغا دەست پێ کردووە؟ ڕاستیەکەی دەمێ ڕوونکردنەوە بدەم بەر لەوەی ئەگەر بە کورتیش بێ پێش جوابی پرسیاری بەڕێستان دەمەوە پرۆسەی سیاسی لە عێراق لەسەر یەکلاکردنەوە یان لەسەر ڕێککەوتنی پارتی وێچێتی لەسەر سەرۆک کۆمار نەوەستایە بەڕاستی یەکلاکردنەوەی سەرۆک کۆمار بەلای ئێمە قەزیەکی هێندە گەورە نییە بتوانێت چارەسەرەکە ڕاستی ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان کە بەربژێری خۆمانەیە تا ئەو لەحزەیە کە من قسە لەگە بەڕێستان دەکەم کە تاکە کاندیدی خۆمانە بەڕێز کاکرێبەرە کە کاندیدی ئێمە تاکە کاندیدی ئێمە بۆ سەرۆک کۆمار بەڵام کە ئەو قسەی لەگەر جەنابەت دەکەم دەمێ ئەوە بە بینەران برێم عێراق پرۆسەی سیاسی عێراق لەسەر پێکهاتنی ئێمە لەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان نەوەستاوە نمونەیەکی دیار لە بەرچاومانەیە کە لە انتخاباتی ڕابردوو ساڵی 2010 کە ئەوان لە بینی خۆیان کۆبوون لە بینی خۆیان
گەشتنا ئەو چارەسەرێک کە حکوومەت تشکیل بکەن چاوەڕی ئێمە نەکرد ئێمە لەسەر سەرۆک کۆمار ڕێک بکەوین کامە سەرۆک کۆمار و کامە کاندیدی کوردە بۆ سەرۆک کۆمار و لە نەتیجە بەداخەوە بەدوو بەربژێر ئێمە چوینە ناو انتخابات ئەو جارە لە بەرنامەی ئێمەدانە لە نهجی ئێمەدانی ئێمە ئاگەر ئەفم کەی بەدوو کاندید بچینە ناو پرۆسە انتخابات و ئەو کێشەیە چارەسەر دەکرێتن هەر وەختێک ئەوان بگەن ئەو نەتیجەیەکەوان چارەسەر بکەن ئەو قەزیە لە ئێمە بە کورتی داوا دەکرێت کە خۆپیشاندانی پێشوەخت بکرێن یان دووبارە هەڵبژاند بکرێ ئێوە لەگەڵ ئەو وەکوێن پێشنیازن ئەو قسانەی کە ئێستا باز دەکرێت لێرە و لێ جێبێستی دەبین کە سەرکردەکانی عێراقی داوای هەڵبژاردی پێشوەختە دەکەین بەڵام دەمێ شتێک بەڕێستان برێم و بۆ بینەدانی شڵۆم بیتن ئەو انتخابای کە ئێستا ئەو کێشە سیاسی ئەزمە سیاسی لەسەری دروست بوو بەخۆی هەڵبژاردنێکی پێشوەختە بوو لە نەتیجەی کۆمەڵە خۆپیشاندان و هات لە سەر شەقام و ڕوخاندنی حکوومەت و ئەوانە لە نەتیجە بڕیار درا کە هەڵبژاردنێکی پێشوەختەکە بکرێت نەتیجەکە لە لای هەموو ماڕیان بوو لایانی براوەی تێدا بوو لایانی نەک دۆڕا و برا بەڵام تێدا هەبوو کە چێ دەنجی زیاتر هێناوە چێ دەنجی کەمتر هێناوە چێ دەیتوانی حکوومەت پێک بهێنی لە نەتیجە ئەو ئاژاوە دروست بوو ئەوش لە خلافی ئەوەی کە ئەوانە دەیانویست حکوومەتێک دروست بکەن بۆ هەموو پێکاتەکانی بەڵام لە ئەنجامدا ئێمە و لەگەڵ سەدرەکان و لەگەڵ لایەن سونە کە دەمانش حکوومەتێکی زۆرێک پێبینین دەمەوێت پێت برێم لە نەتیجە ئەوە بوو کە نەتیجەی انتخابات قبول نەکرا کە نەتیجەی انتخابات قبول نەکرا چ زەمانەتە کە هێزارە چ دیکە انتخاباتە چ دیکە پێشوەختە بکرێتەوە هەمان ئەو کێشە و گرفتانەی کە ئێستا لە ئارەدا هەیە دروست نابێتەوە ئەمە تێگەیشتنمان بۆ مەسەلەی دیموکراتیەت نەگەیشتۆتەوە ئاستا یەکتر قبول بکەین ئێمە تا ئێستا دۆڕان و برنەوە قبول ناکەین ئەگەر ئەمە باوەڕمان بە هەڵبژاردن هەبی بە انتخابات هەبی بە ئەو دەستا و دەستکردنی هەڵبژاردن هەبیتن زۆر ئاساییە کە لە انتخابات چێ دەیباتەوە حکوومەت تشکیل دەکات ساساری ئایدەیەکی دیکە حکوومەت تشکیل دەکات بۆیە دەمەوێت ئەگەر پێت بڕێم میکانیزمی دووبارەکردنەوەی انتخاباتش هەندە ئاسان نییە بتوانین بە بڕیاری لێ بدرێ بە ئاسانی بکرێتن ئەوەش کۆمەڵک ڕێو شوێنی یاسایی خۆیە کۆمسیۆنە ڕەشی نێودەوڵەتیە زۆر سوپاس کاتمان ئەو دەڕێگامان پێدەدا خەدرمەندێک ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر لیستی پارتی دیموکراتی کوردستان زۆر سوپاس دەکەم بۆ ئێوەش گەلۆ هەوڵین چارەسەریە دەرونیە قوربانین ئێریشا داعش لەسەر شنگالێ سەرکەتی بوونە ئەڤە ناڤڕۆکێ هەفەڤینەکە مەیە بە یەکژ قوربانیانڕە و تایبەتمەندێکی دەرونیشی بەڵام پێشەوە دەخینەوە بڕێک وەردەگرین و داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان سەرپێهاتیین شەڕی زۆر و زۆرداریاک و ئێزدیان دیتی لە دەمێ ئێریشا دەوڵەتە ئیسلامی داعش دێتە باخە 2014دا لەسەر شنگالێ ئەنجامên دەرونیên خراپ مîna tirs û xemokiyê li cem qurbaniyan hiştiye navendên zanistî ev layenê gelek bi bandor بۆ دەمێ هەش ساڵان کریە خەماخوا پرۆفسۆر جان ئیلهان قزلخان دەروون ناسا و پزیشکێ ترامایان یانوان نەخۆشیانە یەک جوانە بوو وی چەند کتێب divê mijarêda nivîsandina û çavdêriya çendîn xanûm û zarokên qurbaniyan kiriye û niha ew digel me ye helbet wê digel me be dîsan jî bi me re xanimek ku her zû karî bû xwe ji wê yan karîgeriya xeraba derûnî ji wî derdê giran rojên bi zehmetên wan rojan derbas bike wê ji kitêbek nivîsandiye delal xêro rizgarbûya Daişê û nivîskara kitêba bi navê ez ê bimînim keça rojê niha herdû ji Almanya bi me re ne Dr. Can İlhan gelkê spas Delal xanim spasiya te jî dikim Delal xanim ecarê ji cemte dest pê bikim dixwast ji me re bê jî يعني li vê bîrawariya heş saliya êrişa Daeş li ser şingalê te çi heye tişmare bêjî? Gelekî memnûn me vê beriya spêjim xwedêwan şehîda hemî berhemînê ew ê vê rojê
بوينا شهيد وخدي دستي مواني كرتيه ما بكهين كده خدي بقى يعني مالي خبا قرهن مدفع سبيجم كو أبويا هاي سالة هتان هانكي تشتما ببي إشمارنا هاتيا كيرن راستا قال دولة الجنوسايد احترابونا هستيد ما رابونا قالت تشتش مرة هذا كده وكو دعماء عن نفسي بس مقابل أفتشتي بسري إزديا هذه خلال 24 ساعة هذا 5000 6000 بيا كشتنو الجندي واندا النف آخا واندا والساب خويناكا جرم قور بكان أزي بينهم أفتشت كلاكي كيما أسنقارن بيجم تشش مرة نابي إشبر يعني كاتو جند إزديا حتى هو تخسير نكرينا كاتو جند إزديا دنك كم نكرينا ودست خدانانينا مش ملاك تخسير نكر مش إبادة أخرى تخسير نكر بس هر يكي دنگ ما نكريا باشا دلال خانم از خازم تشمر بيجي تشاند الجم داعش معي قرتي بوي وشاند وقت اشترى لازم حتى تبكار بفقري سرجيانا خويا عادتي از یکیشوان بهزاری کچو جنت ازدیا یک هدی ماده سدا عشدا هر کی کته ده سدا عشدا یعنی بطریقه که خلاص بو از بطریقه که خلاص بو کو یکی از خلاص کرم نه یکی از کریم و نه یکی مساعده مکر و بشتی از جهاي مع عراقي يعني برنامج ألمانيا هبو أسكوبل يعني مباشر بما ألمانيا بس يعني هكذا أزبيشم أتشتي بري هاي سالة بسري مهاتيا بس شوان رجالك بزحمة أبي بري سالك ودي سالج داعش هاتين وضع عراقي والسائب زحمة تشتاق شوان رنايا كرين برنامجك خارج نينا هتان كيش خورا دا كافين هتا دعم وانا نفسي بيا كرين هذا العراقي يجي دعم نفسي شوان ربيا كرين أزل بهنم هرب زحمة إجباري يعني الشادرة دا والوضع كي قالك بزحمة تشند إشقالي نفسي بدعمان بيا كرين وقتين خدا هر وكيل حالي خوي بريد أنا في ذاك نابي أف نافاروكي بابتي ما بالدكتور جان إلهام قزل خان را الدكتور الزقلقي قال كي سباسياتتكم أم أقداري كارتنا ونفيسينتنا وكارتو ديكي جبو شار سريع ما خانمان يعني هلبت دلال خان يكش بترجع هزار كسابو كل ألمانيا دي برنامج وكوا شاف دليل ذكر قالوا بشتي 8 سال عن وان قربانيين شيايا جويت رسو خموكيه خدر باز بكن بگمان کول امکانك در فتا که دربان کردن یا نفسی هبت او مرو کار باش آریکاریوان بکن لهنك مشكلة إن جواكي سياسي جهنا كو أم بين تقريبا 600,000 كسر نزدين على قمبانل تردورو كن دهوكه جبو پاشاروجی کو کاربن بگرن تونه یعنی جبو پرسپکتیو پاشاروج هبت وسا مروب کارا آل درونی چتر آریکاری بکن ام دوینه نوا سال 2021 و 20 ساله جی هجماره که زده کچل ازدی لقمپین نزیک اندهو که خو کشتنه یعنی کمیته سویساید کرنه جبر کو بیچاره مانه هر وهاجی 300,000 کسن آنه و 6,000 کسی گوکت بونه دستین داعش زده تراپیست دکتر آن دکترین درونی لکردستان کیمن ایکو حتما آلمانیا امریکان استرالیا و اینک درفت باشترن لزیرتر نه امکانات و درفت جبو وان قامپا و جبو شنگالی حوجه کو امزیرتر کاربن آریکاریوان بکرد بله از زانم دلال خانم جمته بود تو آگاهداری و بجنیزی و چاره سریاوی جی گه راده که دلال خانم بکار بکتیبه که در بکال سرگوان روزانو نخوشیان بناوی از بمینم که چار روزی البته به زمان آلمانیا چند زمان دین اروپی جی هیا من نخوندی هاتانها لی تچید بجی لسروینا و قناغی یا تکار کری به دلال خان را دلال یک جنه که هری سربلند و قوات و بهیزه راستیجی تایبتین دلال خانم هنه دلال خانم چاخه لکردستان جی مهودید هر دم بر خود دو دخواست به دنگه که ازدیه کجاده که تشتکی وصا نقومه جبروجی موتیواسیون خواستن دلال خانم گلک مزن بود اروپا جیل آلمانیا جی گلک سر بلنده مدرسه خلاص کرد و که بود کتاب نویسندیه و افجی بو علاج کردن درمان کردن یا درونی به نویسندن و کتاب همون چروکا خواه کوهاتی سروی در باسپویی کاربو هنه که بخوب آریکاری دکتر و آریکاری مت چاره سر بکه و بگمان
که گلک جنن وک دلال خیرو جبو ملتن ازدی جبو میناک حوجنه گزانی بن پیش روجا وان رونیه ایسر کبن. بله باشا دکتر الان جارك دي چندي او نبتني دلال خانم بلكو خانمين دي بونا كاركترين بوزيتيف دي جواكي دا وهتا چندي او كتنا ناف جواتا الماني. بله به 1100 کس ده 1015 آنینا آلمانیا یک جوان دلاله پدیده یکون هاوی بخوا پرتوک نساندی اون نادیا مراد زان کو خلات نوبل سستاندیه تقریبا ها ده 15 کسی کو مدرسه خو خلاص کنه خوازن هنه زانکوی گلک ول پیش خو خلاص کنه یعنی اف کسین کو هاتن آلمانی به تایبتین جوان کو دما 14 15 حتی 20 سالی بون ل اروپا زمان زور باشسانن آلمانی باش تزارن نواجبات ده گلک انتگره بونه و هر وهاج جماعت ازدیه کو تقریبا 100,000 ازدیل آلمانیا نه هر وهاج بونه آریکاریه که باش کو کاربن جیانا خو سرکفتی و تندرستی سلامتی در باس بکن. دكتور إلهام بمرة بمينا تكايا من فقرن جام دلال خان دلال السرقاستي جيهاني أم دزانن كارن داعش لدجي إزديان وكا جنوسايد هاتيا ناسكرن قالك سازين جيهاني ده برلماني ألماني دالي سبحسك وصا هيا لي من تخواست اشتم بزانم يعني بشتيفان في هفسوزيا جيهاني بإزديان را تشي دي جوانا دخوازي چي ما تدبيجي تشتاك شوان را نهاتيا كرن أس بيشم أسكي تشتي بيشم نا بشكل عام يعني إيش إزياه ميرا أزي بيجب خاصة إيش ناجيا دارا يعني نهانك هكا جينوسايد بيا تشكرين نش ما ناجيا دارا ديا تشكرين أو إيش إزياه ميرا يعني نا إزدي شنقال بتني بس ابنابي إزدي همي أفتش تشكرين بس يعني إيش بر ناجيا دا بتني لازم بتشتاك هاد بات تشكرين لازم با يعني المستقبلي وان فكري بان يعني قالك هتنا دا 16 سالة هتانك إيش دا 16 خلاص بون يعني برگه مدرسه وان چو یعنی دیسش خورا چنه مدرسه اشوان خوشکو برایت می یعنی مستقبلی وان همی دمر بو یعنی فرسکا وانی نا دیسه دست مدرسه بکن شهدگاه خوب بگیرین یعنی سالا افتش بردوام به حدانکی بکاربانش عراقی در کبن اگرش عراقی در کفتن و شهدگاه وان نبه و چاوا کاربن یعنی بسانه دیسه الویدر دست بحیاتا که بکن از السر آلة ثقافي وعلمي اتبيبم لازم يعني بيتر اشناجيا دارها باكرين جبلي اشوان شباب دست داعش هاتين اشوان جرا باكرين نبس شكاتو جناب تنيرم باشا يعني صباحي بيروريا 8 صاليه واتزانم لالمانيا ولجموال شتوتغارت ودافرنديجي ولا سر همو وەکو بێژی جهن دنیاوێ ئەو بیرەوەریە بێکرن هەم ئیزدی و هەم دۆستێن ئێزدیانژی تلڤێ ڕۆژیە لە 8 ساڵی چ شوان خوازیش بلی و ئالیکاریە تبێژی ئەو ڕزگار بووە ji بۆ ئیزدیا بگشتی ji بۆ شنگالێ بتایبەتی ئەس گەلێکی دخوازم ئەس ڕۆژێکێ چم یعنی ئیلوان بیرەوەریە بشارکم ئولوێ دەرێ ڕوونم یعنی السريم مو ملاتيمي بلن بأنه دنجي مجهايا أجهكي حتى رجع أبرو أزوي تشتي نشي عريمة هو أملاتكي قوينا دنجي مجهابيا أجهكي هو أفتشتب سريم هاتيا كيرين احتراف بيا كيرين يعني أزد بهنم هكا البرلمان كي اجتماع فيها كيرين يا تشتاك أفجالك كيما إشمرة يعني هر دقيقة كأزب داقة خوب بفكرم إذا بوشكو برايت خوب بفكرم نم قابل اجتماعك أوانا يعني قالك من فيها روجا كذا جهاجي وسار ونجباما بيروريا بفرمانة أسر ونجباما وأسبيشم يعني حقيمة هذا جي يعني تشتكيش مرة هذا شمعتنا كاري هاري شمعتنا كاري هاري فقري شنقالي بونمونا البيروريا كواسا روجا كواسا بتشي أسنقار بقرة ما شنقالي نها هكا أسبقر هما شنقالي أسبريو بيروريا شنقالي الجندي خوتشيكم طيارة بما بقى سفينة مع الشبكم از العائلات فهمي خاسري ما أسنقارم أو كوش كبرى مش دس 11 هاتين يعني طيارة بوانشي بقاسفين از وانشي بخاسرم ما بساتا كونها خالق الورد بأرمان جعفر روكانجي يعني أزقها مرحلة الحياة تاخذها أكوش كبرى مش دس 11 هاتين از خوازم تني أوش مرة بمينن يعني إزدي نقارن جناجيكي نبقارن جاكي نبقارن إيش ألهمي بدبراياك إزدياد كوجين بله دکتر الهان فقرن جمتا و بتایبەتجی چارەسەریە ئەو کەسێندی و نەها د کامپین پەنابەراندەنا لە هەرێما کوردستانە عێراق و دزانم لە زانکۆیە دۆکیژی وە بەشێک تایبەت
جبو وان شار سريع بو وي زانستي وكريا قالوا ان شافدريا وان كسادكن امكانها شافدريا وان كسان هيا روشاوان چاوايا بله طلبه ما خوندکار مل زانکو دو که ماستر یا درونی چه دکن دوید 1800 ساعت وان کامپان آریکاری وان پنابران بکن تابعتی نخوشین درونی هنه راستی تشته ام دبینن پشتی 8 سالان درونیین ام تراوما آنجی ترسیل گل زلامان زیده تر بگوش ایجنا یعنی اشفاق و کتبونه دستن داعش و هاتبون نخوشن تراوما ترس و خمگویی و بخو و نبراندن مشکل هیجی دوام دکن لی پروبلم هیجی مزن اوه کن نهاد قمپاده جان کجبو پیش روژ کجبه کتنه نخوشین دپرسیون امود زیادتر گل زلاما در باس بین ام بخواد طلبه رو خواه نها تقریبا ما حتی 45,000 صحت ما تراپی در باس کردیه لی بگو من ترناکش برکو ام هید دست پی کدنه برکو هجمارا سایکوتراپیست دکتر درونی لکردستانی و به تایبتی عراق گلک حوجه ام هید دست پی کدنه بله دكتور البحث هيا لألمانيا والبرلمان الألماني ده مسألة أو كارن داعش لدجي إزديانو للشنغالي بتايبتي جي وقت جنوسايد ورا ناسكرن أو جهاي كدري تباوري هاي دمك نيزيك برلمان ألماني ونا ويبرياري درباز بكا بله از بخوزی یک جوان پیسپور و کم راپور پیشکش کرد بو پارلمان آلمانیا 20 هی باششان نها رسمی پیشکشی حکومت بکن ام هیویت کن و وساقیای همو حزبین ات پارلمانت آلمانیا ده همو حزبین وان او قبول دکن و دبیجن ابتشت دیجی ازدیهاتی کردن جنوساید کاراسات که وجبر ویج درجه علی دولت آلمانیا وره قبول کردن وسا دیارک و هیوا دهان و هیوا یازدانی وره قبول کردن لی پیشتی ویجی تن قبول کردن بو متر ناکه ویجی دیسا ببیجم لو هولندا جهات قبول کردن دردین جهات قبول کردن جبر ویج نام همو حزباران هم تکیه دارن کمیسیون کاتی آبا کردن هم تخوازم به قبول کردن هناك خسرن ازديان جي كرن نو واكرن اريكاريا ازديان لكردستان و المانيا بله دلال خانم داوي اسوارم جمتا و قدنا تاع داوي تشتا اس بسياري ناك مزو خازم بكرتي تشمر بيجي تشد بيجي لفيروجي قوتنا من تالي اسكلا كي خوازم كروجا كي اسبي بينم ابج دسي داعش هاتينا خلاص كرين المرحله قالك يا مازن بن حياه اخو حلمي اخو حققان بن قالك القوي بن الحياه هذا ازانم افتشتكي قالك زحمته وحتى افتشت تحقق قالك مازن امتر درباز بن وكو اسياكم ابا حفصه نجد 11 خلاص وما هدا روجا ابرز اتحاد زحمه درباس بم وازديم ددي بي تشتي شغلهم حتى نجي اسهر هرو قوات ببم قالك وضعي بزحمتين زلام قوات اخوش دسدا بس نفهر قويبا ازانم قالك بزحمته السيفيا سركتني جرتر ديكم دلال خير وقربانية كداعش ونيفيسكارا كتيبة ازي بمينم كتشاروجي وهروساد بروفيسور جان إلهان كزلخان درو الناس وبزيشكي تراما جا ألمانيا بمربون كاكي سباس جوارا سپاس هەڕەشە و هێرشەکانی تورکیا بۆ سەر باکووری سووریا زیادی کردووە و لەم دوایانەشدا هەندێک لە فەرماندەکانی یەپەژە کراونەتە ئامانج بە مەبەستی شەرمەزارکردنی هێرش و هەڕەشەکانی تورکیا بۆ سەر ناوچەکە تاراوگەنشینانی خەڵکی ئەفرین خۆ پیشەندانێکیان ئەنجامداوە. دربدرên Efrîniyê li Penageha Şehba dimînin xwepêşandanek li dijî gef û êrişên Tirkiye pêk anîn. Xwepêşandan bi serkêşiya rêxistina jinan Kongrasdar birêva çû. Tê de slûgan û pankêrtên şermezarkirina êrişên ser herêmê hatin bilindkirin û bi taybet yên li dijî şervan û fermandarên jin yên yepejê. Hin beşdarên xwepêşandanê هلوستا خو آنین زمان اردوغان چشم دخوازه هرو هیرش خو داوی توپ خو داوی ما ملت کوچ بردکه ملت قذیب دکه ملت دکوجه جنا دکوجه چشم دخوازه یعنی ام جعفنی هاتن عملش الفداري رونشتنا ديس ام داس ورغون كفهرن هيرشي مادكا هيرشي زوروكي مادكا مولد ما خاردكا سفليد ما دكوجه يعني ممكن ما تشوتينا اردوغان چشم دخوازه ام كفهرن داس اردوغان تركيا مشروع شاج عفري دركتنا مواطن الشعب هم كوشبار بينا ترك تحالي مناله روبلو توب
تفنگ قذیفات اجمارا چشم دخوازه هم سکنه مفر برخودانی که هری مزنه فگری معفنی مسکره جیجنه جل کرد ما به همه عفنی فگرینه و شهیدی من به شپاندنی شهیدی خانه دخو پیشاندان دا بیدنگی جیهانی جیهاد پروتستو کرن و هات خواستن هرمکه بفرین لباکور سوری بسپاندن جبرکو و داوی ایریشن ترکی بدرونان زیده بونه که آرامیا دوره تک دبن. هر وها دا خواست جپیک هاته این سوری هات کرن که لهمبر گفین ترکی دست بدن هف. کرد، عرب، ارمن، خریستیان همو پیک هاته این ده سوریه دا جیان دکن یکیتی خواه بکن یک خبره خستن بکن همو به دست بکن لهمبر داگرکاری ها ترکان بسکنه اما ترک نکاری تشتک بکه اما دا خوزا واجی دست خودریش در دوری سوریه بکه در دوری روجلات و نابین بگشتی وقت امپراتوری و عثمانیا بمچنه خو پیشاندان عفرینیان بر خوادا گورستان جنگوریان لباجارو که احرزه اولور به سلاف کرنا گیان آوان بداوی بو. نوروز را شدنگی امریکا شهبا دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. سەرۆکی ئۆکرانیا ڤڵۆدیمیر زەڵەنسکی گوتی ڕۆیشتنی یەکەم کەشتی دانەوێڵەی ئۆکرانیا لە بەندەری ئۆدێسا ئاماژەیەکی ئەرینیە کە دەکرێت قەیرانی خۆراکی جیهانی کە لە پەرەسەندندا یەکەم بکاتەوە. کەشتێکە بە زیاتر لە 26,000 تۆن گەنمەشامیەوە ڕۆیشتوەتە لوبنان. ئەمەش لە گرێبەستێکی نێودەوڵەتیدا بۆ کردنەوەی ڕێگری لە هەناردەکردنی کشت و کاڵی ئەو وڵاتە کە ڕوبەڕووی شەڕە. زەڵەنسکی لە وتارەکەیدا ئاماژەی بەوەش کردووە 16 کەشتی دیکە چاوەڕێی نۆرەی خۆیان دەکەن بۆ ئەوەی بەندەرەکانی ئۆکرانیا بەجێبێڵن. رووسیا و ئۆکرانیا لە 22 مانگی حەودا لە ئەستەمبوڵ ڕێکەوتنێکیان لەگەڵ تورکیا و نەتەوە یەکگرتووەکان واژۆ کردووە بۆ کردنەوەی ڕێڕەوێک بۆ هەناردەکردنی 22 میلیۆن تۆن دانەوێڵە و بەرهەمە کشت و کاڵیەکانی دیکەی ئۆکرانیا لە بەندەرەکانی دەریای ڕەشدا کە بەهۆی لەشکرکشی رووسیاوە بۆ سەر ئۆکرانیا گیریان خواردبوو. بەرپرسێکی تورکیا ڕۆژی سێشەممە ڕایگەیان کەشتی هەڵگری دانەوێڵەی ئۆکرانیا بەهۆی بارودۆخی ناودەریاوە نیوە شەو دەگاتە ئەستەمبوڵ. دەریاوان ئۆزجان ئالتۆنبڵاگ ڕێکخەری ئەو ناوەندە هاوبەشە کە سەرپەرشتیکردنی باری دانەوێڵەکانی لە ئەستۆدایە گوتی دواتر بەرپرسانی رووسیا و ئۆکرانیا و تورکیا و نەتەوە یەکگرتوەکان سواری کەشتێکە دەبن بۆ ئەنجامدانی پشکنینەکان بە پێ ڕێکەوتنێکە لەلایەن نەتەوە یەکگرتوەکان و تورکیاوە کراوە بۆ ئەوەی ڕێگە بدات کە کۆگاکانی دانەوێڵەی ئۆکرانیا بگاتە بازاڕەکانی دەرەوە بۆ کەمکردنەوەی قەیرانی خۆراک کە لە گەشەکردندایە. ئالتۆنبڵاگ کە لە قسەکانیدا لە ناوەندی هەماهەنگی هاوبەش کە بنکەکەی لە ئەستانبوڵە و سەرپەرشتی بارەکان دەکات گوتی ئامادەکاری و پلاندانان بۆ کەشتەکانی دیکە بەردەوامە کە پێشبینی دەکرێت بە زوویی بەندەرەکانی ئۆکرانیا بەجێ بهێڵن. ئەو وردەکاری زۆرتری لەم بارەیەوە نەخستە ڕوو. بینای ئێمپایر ستیت شەوی دووشەمە لە یادی 80 ساڵەی لەدایکبوونی جێری گارسیا ڕەنگاوڕەنگ بوو. جێری گارسیا دامەزرێنەر و گیتارژەنی سەرەکی و گۆرانیبێژی گروپی گریتفول دێد بووە کە لە ساڵی 1995 لە تەمەنی 53 ساڵیدا بەهۆی جەڵتەی دڵەوە کۆچی دوایی کردووە. بینای ئێمپایر ستیت هەموو شەوێک بە ڕەنگێکی جیاواز ڕووناک دەبێتەوە بۆ ڕێزگرتن لە ڕێکخرا و جەژن و ڕووداوە جیاوازەکان. هەڵبەت بەفراو ینی ئەف ئەمپایر بڵدینگ یەکش ئاڤاهین هەری ناودارن نیویۆرکیە و هەر کەسێک و سەردانە نیویۆرکیژی بکە حەز دەکە وێ ببینە ناویژی گەلکی جێکی جوان و جهێکی وەکو سەرنجڕاکێشە وەکتە گوتیژی هەر شەوێکی ڕەنگێکی تایبەت ڕەنگی جودا جوداش بۆ بوونەیەکە جودا جودا ڕێزگرتن لە هەندێک بۆنەیەن جودا وەکو جەژنە وەکو کەسایەتیە وەکو هەڵبەت تێکردنیان ڕاستیژی یەکیش وەکو مەگوتی ئاڤاهیەن گەلکی جوانش جوانە و نیڤ باژاری واشنگتنە. بەڵێ
زۆر سپاس بەڵێ دەخیل بینەرانی خۆشەویستمان دەتوانن بینەری بەرنمەکانمان بن لەسەر پلاتفۆرمەکانی دەنگی ئەمریکا ماڵپەڕی دەنگی ئەمریکا و فەیسبوک و هەروەها لەسەر NRT کە بە شێوەی ڕاستەوخۆ ئەم بەرنمەیە بڵاو دەبێتەوە هەتا سبەی هەر شاد و بەختەوەر بن و خوداحافیز هەر شاد